لە بابەتی یەکەمە باسمان لەوە کرد کە ئەمڕۆ ڕۆژی جیهانی دادپەروەری و کۆمەڵایەتیە. خۆشبەختانە لە زانکۆکان و لە ناوەندە ئەکادیمیەکانی هەرێمی کوردستان ئێستا زۆر کار لەسەر پەروەردە و ئاشتی و دادگەری و کۆمەڵایەتی و ئەم لایەنانەکەن. لە زانکۆی کۆیە ماوەی 2 ڕۆژە کۆنفرانسی ئاشتی و پەروەردەیی بەڕێوەچوو کە لەگەڵ زانکۆی لۆستەرا بوون بە هاوبەشی ئەم کۆنفرانسیان بەڕێوە بردبوو کە تێیدا چەندین سیمینار و بابەتی زانستی پێشکەشکرا بوو بە تایبەت لەسەر کەیسی ئاوارەکان لە کەیسی ئەو خوێنکارە ئاوارانەی کە لە وڵاتانی ناوچەکەەوە هاتوون ڕۆیان لێرە کردبوو لە هەرێمی کوردستان کردبوو چی بکەنەوە چۆن بتوانن هاوکاریان بکەن. ئەمە کۆمەڵێک بابەت و باز بووە کە کردویانە لەسەر کۆنفرانسی ئاشتی و پەروەردە. سەر چەندین توێژینەوەش لە ماوەی 2 ڕۆژات پێشکەشکراوە هەڵبەت ئەوەندەی زانیاریەکان توێژەری ناوخۆ و توێژەری دەرەوەش بەشداریان کردەوە. وەک تێبینیشمان کردووە لە ڕۆژی دادگەری کۆمەڵایەتی ناوەندی ئەکادیمی باەخی بەمەداوە. ئەمەشان لە زانکۆی کۆیە هەم ناوەندێکی ئەکادیمیە کە بایەخ با سێکتەری پەروەردەیات. زۆر ڕاستە. بۆ قسە و گفتوگۆی زیاتر لەسەر بەڕێوەچوونی ئەو کۆنفرانسان محەممەد سەید گوڵمان لەگەڵا بێت لە شاری کۆیەوە کە بەڕێوەبەری ڕاگەاندنی زانکۆی کۆیە. کاک محەممەد سڵاوە لێ بێت و بانیت باش. ئەگەر بکرێ باسێکی بەگشتی باسێکی کۆنفرانسەکەمان بۆ بکەیت چۆن بەڕێوە چوو و ئەو میوانانەی کە بەشدار بوون چێ بوون لە ناو کۆنفرانسەکەیان. سڵاو لێەوە بەینتان باش سپاس بۆ میوانداریکردن، سپاس بۆ بایەخدان بۆ بابەتە، سپاس بۆ گرنگیدان بە چالاکیەکانی زانکۆی کۆیە. کورسات هەموو کات ئامادە بووە دەست پێشخەر بووە لە ڕووماڵکردنی سەرجەم چالاکیەکانی زانکۆی کۆیە. دەستخۆشی لە خۆتان و لە پەیامنێرانتانەکەم. زانکۆی کۆیە لە ماوەی 2 ڕۆژی ڕابردوو کۆنفرانسی نێودەوڵەتی پەروەردە ئاشتی یەکسانی لە زانکۆی کۆیە بەڕێوەچوو. کۆنفرانسەکە لە چوارچوەی پرۆژەیەکە کە ساڵی 2022 زانکۆی کۆیە بە هاوبەشی لەگەڵ زانکۆی ئەڵستەری بریتانی ڕێکخراوی یونسکۆ ئەو پرۆژەی ڕاگەیەنرا. پرۆژەکە پێک هاتبوو لە پاڵپشتێکی دارایی گرانت، پاڵپشتێکی دارایی بە بەهای نزیکەی $1,000,000 زیاتر لە $1,000,000 چکە بە پاوەند بوو پارەکە بۆ توێژینەوە دەربارەی کەیسەکانی پەروەردە ئاشتی سیاست لە کوردستان و لە عێراق بەگشتی لە عێراق و ناوچانی کە لە دوای شەڕی داعشەوە ینی ئازاد کراون و دۆخی پەروەردە تێدا ئەوەیە. توێژنەوە کۆنفرانسکە لە ماوەی 2 ڕۆژی یەکەم لە مەراسیمی کردنەوەی بوو بە ئامادەبوونی نوێنەری وەزیری خوێنی باڵا و توێژنەوەی زانستی و کۆنسۆڵی بریتانیا لە شاری هەولێر بەڕێوەچوو. 2 ڕۆژی دواتر 19 لە زانکۆی کۆیە بۆ ماوەی 2 ڕۆژ توێژنەوەکان گەڵاڵەکران، توێژنەکان باسکران، پرسیار وەڵامیان لێکرا، تاویان توێژنەوەی زانستی ئاستبەرز بوون کە ئەو بابەتانی لەخۆگرت و توێژنیان لەسەر کردبوو. بەڵێ بەڕێز محەممەد سەید گوڵ هەڵبەت چەندین توێژینەوە خراوەتە ڕوو لە ماوەی ئەو 2 ڕۆژەدا. مەبەستم ئەوەیە توێژینەوەکان یاخود ئەو توێژەرانی کە لە دەرەوە هاتبوون تێڕوانینیان چۆن بوو بەرامبەر بایەقدان بەم سێکتەرەکە لەلایەن زانکۆی کۆیەوە لە ماوەی 2 ڕۆژە ئەنجام درراوە. هەروەها زیاتر توێژینەوەکان فۆکەسی لە سەرکەرتی پەروەردە بوو یاخود بواری تریشی گرتبووە گەر پێمان بڵێ فەرموو. خۆی باسم کرد پرۆگرامەکە پرۆژەکە پرۆژەی پەروەردە ئاشتی سیاسەتە. پەروەردە ئاشتی سیاست کە سێ زنجیرە پێکەوە بەستراون. توێژەرەکانمان لەو زۆربیان لەو توێژەرانە بوون کە لە وڵاتانە بوون هاتبوون کە لە دوای جەنگەوە خۆیان گرتووە ئازاد کراون. بۆ نمونە توێژەرمان هەنەبوو لە باشووری ئەفریقا، توێژەری سووریمان هەبوو، توێژەری ئۆگەندا، نیجیریا، لوبنانیمان هەبوو، توێژەرەکانی ژمارەی توێژەری باشمان لە مووسڵ هەبوو. ئەمە جگە لەو توێژەرانی خۆمان کە توێژەری زانکۆی کۆیە بوون کاریان لەسەر ئەوە کردبوو کە ئەو شوێنانەی کە دوای جەنگدا چۆن پەروەردە چۆن کاریگرتووە لەسەر ئەوەی کە ئەو شوێنانە خۆیان بگرنەوە، یان ئاشتی چی کاریگەری ئەبێ لەسەر ئەوەی کە پەروەردە بە ئاسانی فراهم کرێ بۆ هەموو کەسێک. ئەلێرە یەکسانی پەروەردە بۆ هەموو لایەک
توێژنەوەی تێکرا بێگومان ئەوەی کە هەر هەمووی کۆ کردبووە ئەو توێژەرانی کە لێرە کۆکرابەوە هەموو ئەو کەسانە بوون کە ئەتوانن با بڵێن وەکو گەلی کورد کە لە قۆناغێکە هاتوونەتە قۆناغێتر قۆناغی دوای شەڕ و ئاوارە بوون و با بڵێن ماڵوێران کردوون و ئینجا دوایی چۆن پەروەردە ڕێڕێی خۆی گرتوێتەوە پەروەردە کاریگەری هەبوو لەسەر ئەوەی چۆن ئاشتیەکان بە ئاشتی بەرپا بێت و یەکسانی بەرپا بێت. بەڵێ ئەو میوانانەی کە بەشدار بوون لە چ ڕێگەیەکەوە پەیوەندیتان پێوەکردن یاخود خۆیان داوای ئەویان کردبوو کە بەشدار بن یاخود ئێوە ئەو کەسایەتیانەتان ئاگادار کردبووە کە بێن بەشداری ئەم کۆنگرە و کۆنفرانسە بکەن و ئەمێ بزانم ئەو بابەتانی کە پێشکەش کرا دوای ئەوەی کە ئەم کۆنفرانسە دوێنە کۆتایی پێهات دەرەنجامی چی بووە چیتان توانی بەدەست بێنن لە ناو کۆنفرانسەکە؟ خۆی کۆنفرانس ئاکەڕا ئەگەر ئەمە پرۆژەکە خۆی پرۆژەی پەروەردە ئاشتی سیاست لە مای 3 ساڵدا ئیشەکە لەو ماوەیەدا خۆیان مجموعەت توێژێریشان پێکهێنا مجموعەت توێژێری کاریان لەگەڵکردن ئەمە ئەو گروپە توێژێرە بوون کە لە چوارچەوەی پرۆژەکە با بڵێن پرۆژەکانیان ئامادە کرد جگە لەوەش هەموو کۆنفرانسێک ئامادەکرێت و کۆنفرانس ماوەیەکی هەیە لەو ماوەیەدا تو ڕائەگەێنی مەسەلەن توێژەران لە سەرانسەری جیهان چکە کۆنفرانسکە نێودەوڵەتیە ئەو توێژەرانی کە لە سەرانسەری جیهان بایەخ بەو بابەتادەن توێژنەوەکانی خۆیان هەڵە ئەنێرن لیژنەی زانستی هەیە لیژنەی زانستی هەڵسەنگاندنی بووەکە ئەو توێژەرە ئەو توێژنەوانی کە با بڵێن پەیوەندیان بە ناوڕۆکی کۆنفرانسەکەیە ئەو توێژنەوانی کە ئەو با بڵێن ئەو بوارانی کە کۆنفرانسکە کاری تێگە ئەیگرێتەوە لە کۆتاییتە هەڵە بژێرن و ئەخرێنە ئەو پانێلانی کە لە کاتی کۆنفرانسکەیە پێشکەشەکرێت. بەڵێ کەواتە بەڕێز سید محەممەد گوڵ تا چەند گرنگە ئەم جۆرە کۆنفرانسانە لە وڵاتانەیە ئەنجام بدرێتکە ناسەقامگیری سیاسی و ئابووری و شەڕ و ئاژاوی تایە بە تایبەت گرنگجیدان بە سێکتەری پەروەردە هەڵبەت کە ئەمە کاریگەری خۆی بێ لە ناو کۆمەلگایە بە هەموو شێوازەکانەوە. بەڵێ زانکۆی کۆیە خۆتان نەزان پلانی استراتیژی خۆی ڕاگەیان پلانی استراتیژی 5 ساڵەی هەیە لە کۆڵەکە سەرەکیەکانی پلانی استراتیژی زانکۆی کۆیە کە ئەم کۆنفرانسە 3 کۆڵەکەی سەرەکی ئەو پلانی استراتیژی زانکۆی کۆیە گرتە خۆ کۆڵگەی خزمەتکردنی کۆمەلگا خۆتان زانن پەروەردە و ئاشتی و سیاست خزمەتکردنێکی کۆمەلگایە خزمەتکردنی کۆمەلگاکە کۆگڵگەی توێژنەوە داهێنان کە ئەم توێژینانە ئەلێرە جێبەجێکرا پێشکەشکرا هەمووی ئەچێتە ئەو چوارچێوەیەدا کۆڵەکەی بەنەودەوڵەتیکردن هێنانی ئەو هەموو توێژەرە بیانیە بۆ زانکۆی کۆی و دروستکردنی پەیوەندی لە نێواندا ئەمە زۆر کاریگەری هەبوو لەسەر ئەوەی کە زانکۆی کۆیە ئامانجە سەرنجەکەی خۆی بپێکی لە چوارچێوەی پلانی استراتیژیدا. گرنگی ئەم توێژنەوانە بۆ کۆمەلگایە خود بۆ کۆمەلگەی کوردی بابەتی شەڕ و ئاژاو لەم ناوچەیە زۆر هەیە زۆر ڕووی داوە خۆتان نەزانم ئەم توێژنەوەکان ینی ئەگەر باسی یەکدوانێکی بکەم باسی دۆخی دەرونی ڕزگاربووانی دوای شەڕی داعش ڕزگار بۆ ئیزیدیەکانی دوای شەڕی داعش کە دوایی چۆن چوونەتەوە بەر خوێندن و چۆن پەروەردە کاریگەری هەبوو لەسەر ئەوەی کە ئەوان بێنەوە باری دەرونیان ڕێک بێت جەنگی سووریا کە ئەو شوێنانی کە جەنگی سووریا جەنگی تێدا بوو و چۆن هەڵدراوە لە خێمەکانیش بێ پەروەردە بکرێتەوە خوێندن دەست پێ بکاتەوە چۆن ئاشتی کاریگەری هەبووە لەسەر ئەوەی هەموو کەسی هەموو خوێندکارێک هەموو بە کوڕ و بەکچەوە بە یەکسانی بچنە بەر خوێندن ئەمانە تەواوی ئەو پرۆژ ئەو توێژنانە بوون کە لە دوو ڕۆژەیە باسیکرا بە تایبەتی حەزەکەمەوە بڵێم کە توێژنەی زۆر ئاسبە زۆر لەگەڵ ڕووداوەکانی ئەمڕۆ بە تایبەتی لەم ناوچەیە لەخۆ ئەگرێت و باخی پێدا باسکرا. باش مامۆسا ویسم بزانم یعنی ئەو توێژینەوانی کە جەنابەت ئاماژەت پێکردن کە توێژینەوەی زۆر باش و لە ئاستێکی زۆر بەرزا بوون کە پێشکەشکراون هەوڵەیەن لە دوای کۆنفرانسەکە وەکو ناوەندێکی ئەکادیمی وەکو زانکۆی کۆیە ئەم توێژینەوانە لەگەڵ ئەو لایەنە پەیوەندیدارانەیە گفتوگۆی لەسەر بکەن و بیانن بەو ڕێکخراوانەی کە لە بواری پەروەردە لە بواری ئاشتیا کارەکەن بۆی بتوان سوود لەو توێژینەوانە وەربگرن کە لە زانکۆی کۆیە پێشکەشکرا لە ماوەی ئەم کۆنفرانسەیە؟ خۆی ئەمە هەموو کۆنفرانس لە دوای کۆنفرانسکان ڕاستپاردە ئەبێت ڕاستپاردی کۆنفرانس ڕاستپاردەکانیش چۆن کۆ ئەکرێتەوە ئەمە کۆنفرانسکە حەوت دانیشتن بوو لە ماوەی 2 ڕۆژە هەر لە حەوت دانیشتنەکە نزیکەی 10 پانێلی لە خۆ گرت لە هەر 10 پانێلەکە 46 توێژنەوە باسکرا
بەڕێوەبەری هەر پانێلێک لە دوای بەڕێوەچوونی کۆنفرانسکە کۆنفرانس توێژەرەکان توێژنی خۆیان پێشکەشەکەن دانیشتوان پرسیار وەڵامەکرێت ئەو پرسیار وەڵامانە زۆربیان توێژنەوەکان دەوڵەمەندتر ئەکەن چونکە ڕەنگە بابەتێکە بێت توێژەر لە بیری نەبێ بەڵام پرسیار وەڵامەکە بۆی زیاد بکات هەر بەڕێوەبەری پانێلێک لە دوای کۆنفرانس لە دوای پانێلەکەی خۆی راپۆرتی خۆی بەرزەکاتەوە بۆ لیژنەی زانستی یاخود لیژنەی ئامادەکردنی ڕاستپاردەی مامەسا بۆی بتوانین ئەو کاتی کە مامانە سوودێکی باشتری لێوەربگرین و گفتوگوی زیاتر بکەین بێتە سەر خاڵی ڕاستپاردەکانی کۆنفرانس ئەوەمان بۆ باس بکەن ئەلێ باس بکەم ئەو راپۆرتی بەڕێوەبەری پانێلەکان هەمووی کۆکرێتەوە ئەدرێتە لیژنەی ڕاستپاردە لیژنەی ڕاستپاردەی تەواوی کۆنفرانسەکە بەرز ئەکاتەوە ئەو کاتە ئێمە بۆ لایەنە پەیوەندیدارەکانی نین وەک وەزارەتی خوێنی باڵا وەزارەتی پەروەردە ئەو لایەنانی کە پەیوەندی بۆ بارادن لە پلاتفۆرمەکانی زانکۆی کۆی و بڵاو ئەکرێتەوە بابەتی توێژنەوەکان هەر هەمویان لە گۆڤاری ئاستبەرزی نێودەوڵەتی بڵاوکرێتەوە ئەگە بتوانین لە ئاداتویش چاپەکرێت و بۆ ناوەندەکان نێردرێت باش ئێوە ئەم کۆنفرانسە بە هاوبەشی لەگەڵ زانکۆی ئۆلستەری بەریتانیا بووە کە ئەنجامتان ناوە بەنیاز نین وەکو زانکۆی کۆیە مەسەلەن ئەگەر ئەم جارە کۆنفرانسێکی وا بکەن ئێوە بچنە ئەو وڵاتانەی دەرەوە لەوێەوە باز لە ئەم بابەتانە بکەن بێگومان ئێمە ئەو کۆنفرانسە بە دەستکەوتێکی دارایی بوو کە با بڵێن بریتیش ئەکادمی پێشکەشی زانکۆی کۆی زانکۆی ئەلستەری کرد ئەوان پێشنیاری ئەویان کرد ڕاستەکەی سەرەتای کۆنفرانسکە وایان پێ باش ئەم کۆنفرانسە لێ بکرێت بەڵام زانکۆی کۆی وای پێ باش بوو کە ئەو توێژەرە بیانیانە بهێنە زانکۆی کۆیە ینی ئەمە گە بچینە ئێوە ڕەنگە شاندێکی 5 کەسییان دەکەسیە ئەو پەڕی چەنێ بچینە بەڵام تۆ لەکوێ هەموو ئەو توێژەرە نێودەوڵەتیانە ئەو توێژنان لە زانکۆی کۆی بکرێ هەم بۆ بەناوبانگکردنی نێودەوڵەتیکردنی زانکۆی کۆی گرنگی زیاترە بێ هەم بۆ ئەوی توێژنەوەکانیش ئەو توێژەرە نێودەوڵەتیانە کە یەکێکی ژیانیا با بڵێن کوردستانیش نەبینی هاتە زانکۆی کۆی و ئەو پەیوەندیانی هەبوو لەگەڵ زانکۆی کۆی بەڵێ کەواتە کاک محەممەد سەیگوڵ من دوا پرسیارت ئاڕاستاکەم ئەگە بە کورتی وەڵەمان بیتەوە تا چەند گرنگە ئەم جۆرە کۆنفرانسانە یاخود گرنگی ئەم کۆنفرانسانە کە پردی زانستی و ئەکادیمی لە نێوان زانکۆکانی هەرێمی کوردستان لەگە وڵاتانی دەوروبەر بێ یاخود وڵاتانی ئەوروپا و جیهان بە شێوەیەکی گشتی دروست ئەکات ئەنجامدانی کۆنفرانسی نێودەوڵەتی زۆر گرنگە ئێمە ماوەی 2 سال 3 ساڵی ڕابردووە زۆر چەند کۆنفرانسێکی نێودەوڵەتیمان ئەنجامدات کۆنفرانسی نیشتیمانیش یعنی نیشتیمانی کاڵێم لە ناو کوردستان و عێراقیش ئەنجاممادا ئەم جۆر کۆنفرانسانە پردێکی پەیوەندی ئەکادیمی دروست ئەکەن نێوان توێژەرانی ئێمە توێژەرانی دەرەوە یعنی ئەتوانین هەرنا ئەو کۆنفرانسی دوێنەوە چەند توێژەرێکی کورد و نێجیری یاخود جنوب ئەفریقیەکیان بینیوە و باسێن لە توێژنەوەیکی تر کردووە و چۆن گەڵاڵە بکرێت و چۆن کاری لەسەر بکرن ئەمە گرنگەکە لەوەیە کە ئەمە ئەو پەردە و ئەو پردا دروست ئەکەین ئەو حەڵقەی وەسڵە دروست دەکەن لە نێوان توێژەرانمان بۆ ئەوەی خزمەتی زیاتر بە کوردستان بگەن خزمەتی زیاتر بە زانکۆی پێ بگێنن محەممەد سەیدگوڵ بەڕێوەبەری ڕاگەاندنی زانکۆی کۆیە کە ئەم بەیانێ لەگەڵ مانابووی زۆر سپاس بۆ ئامادەبوونت زۆر سپاس کاک محەممەد بۆ ئێوەش زۆر سپاس زۆر دەستان خۆش بێت